بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران لە ژێرناوی ساڵێکی تر لەسەر بەستێنی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی. خاڵی ئەلف نافەرمانی مەدەنی بەهێزتر دەبێت. یەکەم، ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی هێشتا کەشکاریگەرترین فاکتەرە لەسەر گۆڕانکاریەکانی کۆمەڵگا، سیاسەت، کۆمەڵایەتی، فەرهەنگ و ئابووری وڵات. ئەوانەی کە گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی ڕووکەش هەڵدەسەنگێنن باستە دامرکاندنەوەی ئەو بزوتنەوەی دەکەن. بەڵام لە شەڕی بەشێنەیی و هەنگاو بە هەنگاوی نێوان خەڵک و حکوومەتی فاشیستی و کۆنەپەرستی ئیسلامیدا ئەوە بزوتنەوە پێشکەوتن خوازە کۆمەڵایەتیەکان و چالاکانی سیاسی و مەدەنین کە ئاراستەی ڕەوتی ڕووداوە جۆراوجۆرەکان دیاری دەکەن. لە هەناوی بەرەو پێشچوونی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی جەماوەری پۆشینی جلوبەرگی دڵخواز لەلایەن ژنانی ئازادی خوازی وڵاتەوە بۆتە بابەتێکی جێکەوتوو. ڕوخساری شەقامەکان، خواردنگەکان، پارک و شارەکانی وڵات، هۆڵەکانی بەڕێوەبردنی ڕێڕەسمە جۆراوجۆرەکان و کۆڕ و کۆبوونەوە فەرهەنگی و کۆمەڵایەتیەکان بۆنی عەتری پرچی پەرێشانی ئەو کچوو ژنانەی گرتووە کە بەردەوام دڕکی چاوی کۆنەپەرستانی دەمارگرژ و دژەژن بوون. هەموو هەوڵی ئەم توێژە دواکەوتوو کۆنەپارێزە لە ساڵی ڕابردوودا بۆ جێبەجێکردنی لایحەی پەسەندکراوی مەجلسی شۆڕای ئیسلامی حیجاب و عیفاف شکستی هێناوە. لە کۆتایی ساڵیشدا کە 209 کەس لە نوێنەرانی 4 لە سەدی مەجلس خوازیاری جێبەجێکردنی ئەم یاسا پەسەندکراوە بوون، سەرۆک کۆمارەکەیان ڕایگەیان کە لەو فەزای ئێستای کۆمەڵگادا ئیمکانی جێبەجێکردنی ئەم یاسایە بوونی نییە. ئەم لێدوانە نیشانەی شکستی بە تەواو معنای دەسەڵاتە لە بواری سەپاندنی حیجابی زۆرم لێدا. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لە 14ی ڕابردوودا سەرەڕای بەخشینەوەی پارە لە 27 دامەزراوە و ناوەند و ڕێکخراو بە مەبەستی سەپاندنی حیجابی زۆرم لێ ئێستا لەگەڵ کۆمەڵگایەک بەرەو ڕووبوونەتەوە کە سیاسەتەکانی ئەوان قبول ناکات و لە بەرامبەریدا نافەرمانیەکی مەدەنی و شۆڕشێکی مەدەنی بەربڵاوی وەڕێخستووە. دووهەم، ئەم بزوتنەوە بەردەوام و کۆمەڵایەتیە تەنها لە چوارچێوەی خەبات لە پێناو جلوبەرگی دڵخوازدا قەتیس نەماوە. خەباتی ئێستای کۆمەڵگا بە پێشەنگایەتی ژنان کە لە 14ی ڕابردوودا وەک گڕکانێک بووە لە ژێر پێی کۆماری ئیسلامیدا، خەبات لە دژی جیاکاریە فرێر ڕەهەندە سەپێنراوەکانی لەلایەن دەسەڵاتی ئیسلامیەوە پەرەپێداوە و هەماهەنگی کردووە. خەبات بۆ یەکسانی مافی ژنان لەگەڵ پیاوان لە ناوەندەکانی کار و بنەماڵەدا، خەبات لە دژی جیاکاریە نەتەوەیی ئاینی فەرهەنگیەکان و هەروەها خەبات لە پێناو مافی پەلکەزێڕینەکان و LGBTیەکان یەکێکی ترە لە بوارەکانی خەباتی کۆمەڵایەتی. هاوپشتی خەباتی نەتەوەیی نەتەوە ژێردەستەکان لەگەڵ خەباتی بەشەکانی تری بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی بەرچاو گەشەی سەندووە. فەرهەنگی ئیسلامی ماتەمێنی و ڕێڕەسمە ئاینیەکان چیتر هیچ گوێ لێ ناگیرێ و زۆربەی هەرە زۆری نەوەی گەنج ئەو کولتورە سەپێنراوەی ڕژیمیان ڕەت کردوێتەوە. فشاری دەسەڵات لەسەر کەسایەتیە ناسراوەکانی بواری موسیقا، سینەما و هونەر نیشانەی قوڵایی و بەرفراوانی ئەم بزوتنەوەیە و هاوپشتی و هاوخەباتی ئەوانە. بەرهەمهێنانی فیلمە کۆمەڵایەتیەکان و گرنگی نەدان بە ڕێو شوێن و بربەستی کۆنەپەرستانەی دەسەڵات لەلایەن سینەماکارانی وڵاتەوە بەڵگەیەکی جێگەی شانازیە بۆ هونەری بە دەرەوەست و هونەری بەرگری. ئەم هونەرە بە دەرەوەست و جەماوەریە لە ساڵی ڕابردوودا گەلێک دەستکەوتی بەرچاو و گرنگی لە خۆی بەجێهێشتووە. موسیقای ئێرانیش هاوتەریب لەگەڵ بزوتنەوەی شۆڕشگێڕانەدا دەستکەوتی بەرچاوی هەبووە. کەسایەتیە ناسراوەکانی ئەم بوارە لەوانە توماچ ساڵحی، مەهدی یەراحی، پەرستوو ئەحمەدی، هیوا سەیفیزادە، بیتا سادقیان و دەیان کەسایەتی تر بزوتنەوەی نافەرمانی مەدەنیان بە موسیقا و ئاواز و گۆرانی زیندوو ڕاگرتووە. سێهەم، بزوتنەوە بەردەوامە ناڕەزایەتیەکان لە ساڵی ڕابردوودا تەنها بە ئازادی خوازی و دەستکەوتە کولتوری و مەدەنیەکان ڕانەوەستاون. ئەم بزوتنەوەیە ڕۆچۆتە ناو قوڵایی کۆمەلگاوە و سیمایەکی دیکەی بە بزوتنەوە داواکاری تەوەر و چینایەتیەکان بەخشیوە. بە درێژایی ساڵی ڕابردوو
شایەتی خەباتی بەربڵاوی کرێکاران، مامۆستایان، پەرستاران، زیان لێکەوتوانی دارایی، خانەنشینان و پراوێز کەوتوان بووین. ئەوەی لەم بوارەدا زیاتر دەتوانرێت لە بەرچاو بگیرێت بریتیە لە ڕەوتی خۆڕێخستن و پەرەسەندنی هاوپشتی. واقعیەتەوەیە کە ڕێکخراوە پیشەیەکانی مامۆستایان سەرەڕای سەرکوتی زۆر و تند و تیژ بە دوواداچوون و لێپرسینەوە، هەڵپەساردن، زیندان و دوورخستنەوەی زۆرە ملێ و نەخوازراوی هەڵسوراوانی پیشەیی مامۆستایان هەروە بەهێز و ڕێکخراو درێژە بە خەباتی پیشەیی خۆیان دەدەن. بزوتنەوەی پەرستارانیش لە ساڵی ڕابردوودا ئەزموونی بەرچاویان لە خەباتی ڕێکخراوی خۆیان بەجێهێشتووە و دەسەڵاتیان ناچار کردووە بەشێک لە داواکاریەکانیان قبول بکات. کرێکارانی بەشی پیشەسازی و بەرهەمهێنانیش سەرەڕای نیگەرانی لە ئەگەری لە سەرکار دەرکران شێعلگیرانە لە پێناو داواکاریەکانی خۆیاندا خەباتیان کردووە و بەردەوام لە هەوڵی ڕێخستنی خۆیاندا بوون. ئەم خەبات و ناڕەزایەتیانە بەڵگەیەکی جێگەی شانازیە بۆ بزوتنەوەی سەندیکایی ئێرانی ژێردەسەڵاتی فاشیزمی ئاینی. خاڵی هەرە گرنگ لە خەباتی داواکاری تەوەردا بریتیە لە پەرەسەندنی هاوپشتی و هاوخەباتی بەشە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی کرێکاری. هۆکاری سەرەکی پەرەسەندنی و هاوپشتیە دەگەڕێتەوە بۆ ڕۆڵی بەرچاوی ژنان لەم نێوانەدا. لە هەلومەرجی هەژاری لە ڕادەبەدەری ژنانە، لە هەلومەرجێکدا کە تەنانەت کارکردنیش ڕێگایەک نییە بۆ ڕزگاربوون لە چنگ هەژاری، ژنان وەک کرێکار، مامۆستا، پەرستار، خانەنشین، ژنانی ماڵدار و نیشتەجەی پەراوێزی شارەکان و ژنانی سەرپەرشتی بنەماڵە ئاڵا هەڵگری خەباتی داواکاری تەوەربوون و هەن. بەشێکی بەرین لە ژنان لە زمرەی هەژارترین بەشی چینی کرێکارن کە بە حەق دەستێکی کەم و بەبێ بەهرەمەند بوون لە یاساکانی کار خەریکی کارکردنن. هەروە بەشێکی زۆر لە ژنانی کرێکار لە گەڕەکە پەراوێز نشینەکاندا دەژین. ئەم ژنانن کە ئابووری بنەماڵەکەیان بەڕێوە دەبەن و لە پێناو بەڕێوەبردنی ژیانی سەرجەم ئەندامانی بنەماڵەدا باری قورسی نەداری و هەژاری تەحمل دەکەن. ئەوانن کە بە ئێسک و پێستەوە فشاری هەڵاوسان، گرانی و بێبەهابوونی دراوی وڵات هەست پێ دەکەن. بەواتایەکی تر بزوتنەوەی ژنانی ئەمڕۆی ئێران چیتر بزوتنەوەی توێژی دارا و دەوڵەمەند و چینی مامناوەند و خۆشبژێو نییە. ئەم بزوتنەوەیە ڕۆچۆتە قوڵایی کۆمەلگاوە و خەبات لە پێناو ئازادی لەگەڵ خەبات لە پێناو ناندا لێک گرێدراوە. ئەمە لە ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو خۆی نیشانداوە و یەکێکە لە دەستکەوتە گرنگەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە. خاڵی چوارم، ساڵی ڕابردوو دەبێت بە ساڵی خۆڕاگری درەوشاوی ئەو ژن و پیاوە خەباتکارانەدا بنرێت کە سەرەڕای سەرکوتی فاشیستی و هاوسار پشراوانەی دەسەڵات ئاڵای خۆڕاگریان لە ئەشکەنجەگا و زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەرز ڕاگرتووە. سەرکوتی فاشیستی تەنها چەکی دەسەڵاتە بۆ کۆنتڕۆڵکردنی بزوتنەوەیەکی کە تا قوڵایی کۆمەلگای گرتوێتەوە. دەستگیرکردنی بەربڵاوی هەڵسوراوانی داکۆکیکاری مافەکانی ژنان، هەڵسوراوانی پیشەیی کرێکاری، مامۆستایان و پەرستاران، ژینگە پارێزان، داکۆکیکارانی مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی وڵات، خوێندکارانی وشیار و خەباتکار، بیرجیاوازانی ئاینی و غەیرە ئاینی و هەروەها پەلکە زێڕینەکان و LGBTیەکان، ئاکامەکانی ئەم سەرکوتە هاوسار پچراوانەی دەسەڵاتدارێتی ئاینیە، بەڵام سەرەڕای هەوڵەکانی دەسەڵات بۆ زاڵکردنی فەزای ترس بەسەر کۆمەلگادا و بێسەرکردنی بزوتنەوە مەدەنی و کۆمەڵایەتیەکان، زیندانەکانی سەرانسەری وڵات بوونەتە گۆڕەپانی خۆڕاگری بەرچاوی زیندانیانی سیاسی و عەقیدەتی. مانگرتن لە خواردنی زیندانیانی سیاسی لە سێشەممەکانی نابۆ لە سێدارەدان لە زیاتر لە 33 زیندان، ناڕزایەتی بنەماڵەی زیندانیانی زیانە کۆمەڵایەتیە مەحکوم کراوەکان بە ئێدام، ناڕزایەتی بەربڵاوی زیندانیانی سیاسی دژ بە دەرکردنی حکمی لە سێدارەدان بۆ 3 و 54 پیاوی زیندانی سیاسی و بزوتنەوەی بەهێزی دادخوازی لە ماوەی ساڵی ڕابردوودا، بزوتنەوەی نابۆ لە سێدارەدان و هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدانی کردوتە یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی بزوتنەوە ناڕزایەتیەکان. بەرزکردنەوەی دروشمی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت، ئێستا بۆتە دروشمێکی هەمیشەیی لە کۆبوونەوە ناڕزایەتیەکانی کرێکاران و خانەنشیناندا.